شەوی پێنجشەممە بڕیاری قەدەغەی هاتوچۆ لە پارێزگاکانی هەرێم چووە بواری جێبەجێکردنەوە. بەڵام تەنها لە ناوشاری هەولێر و لە چەند شەقامێکی دیاریکرا و بڕیارەکە وەک خۆی جێبەجێکرا. لە شارەکانی دیکە و بەشێکی پارێزگای هەولێریش هاوڵاتیان پابەند نەبوون بە بڕیارەکەەوە. پابەند نەبوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بڕیارەکانی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆناوە مەترسیەکانی کۆرۆنای زیاتر کردووە. بەڵام ئەوەش بەهۆی بێمتمانەی حکومەتە کە هەموو پرسێکی تێکەڵ بە بەرژەوەندەی حیزبی و بنەماڵەیی کردووە. بەوەش هیچ متمانەیەکی لای هاوڵاتیان نەماوە. میدیاکانی دەسەڵات لە شاری هەولێر لە کاتی دەستپێکی قەدەغەی هاتوچۆ دیمەنی شارەکەیان بە چۆڵی بڵاو کردەوە. ویان نیشاندا کە هاوڵاتیان پابەندی بڕیارەکانن، بەڵام لە بنەڕەتدا تەنها لە ناوچەیەکی دیاریکراوی هەولێر و بە زەبری هێز قەدەغەی هاتوچۆ جێبەجێکرا. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە قەیرانەکاندا لە بری سوکردنی باری ئەرکی سەرشانی هاوڵاتیان دۆخەکەی لەسەریان قورستر کردووە. ئەوەش بەهۆی قۆستنەوەی بارودۆخەکان بۆ دەستخستنی زۆرترین داهات لەسەر حسابی هاوڵاتی. حکوومەتی هەرێم پێچەوانەی وڵاتانی جیهان لە گرتنەبەری ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا هیچ حسابێک بۆ ژیان و بژێوی خەڵک ناکات. نەک قەرەبوویان ناکاتەوە بەڵکو موچەش بە شێوەیەکی ئاسایی نادات. ئەوەش وای کردووە هاوڵاتیان بە ناچاری گوێ بە مەترسیەکانی کۆرۆنا نەدەن و هەوڵی پەیداکردنی بژێوی ژیانیان بدەن. هۆکارێکی دیکە ئەوەیە کە بڕیارەکان جێگای متمانە نین لای خەڵک و کەموکوڕیان هەیە. لە چەندین بۆنەدا لەلایەن حکومەت خۆیەوە قەرەباڵغی دروست دەکرێت. خەڵکی لە بازاڕ و شوێنە گشتیەکان و سەفرە و سەیراندا تێکەڵ دەبن و هیچ ڕێکارێکی جددی بۆ ئەوانە نەگیراوەتە بەر. چەندین شوێن کە بە پێی بڕیارەکان دەبێت داخرابن بەڵام کراون و مەترسی بڵاوبوونەوەی کۆرۆنا تێیاندا زۆر زیاترە. بەڵام مزگەوت و قوتابخانەکان کە دەکرێت ڕێکارەکانیشیان تێدا ڕەچاو بکرێت داخراون. ئەمە جیا لەوە ڤاکسینی کۆرۆنا گەیشتووەتە هەرێمی کوردستان کەچی بەرپرسانی یەکەمی هەرێم ئامادە نین ئەو ڤاکسینە بەکاربێنن کە ئەوەش ئەوەندەی تر بڕیارەکانی وەزارەتی تەندروستی بێمتمانە کردووە. کۆی ئەو بڕیارانەی بەرپرسانی حکومەتی هەرێم دەربارەی کۆرۆنا گرتوویانەتە بەر تەنها ڕەچاوی خاڵیکردنی باری سەرشانیان بووە، نەوەک کەمکردنەوەی مەترسیەکانی ڤایرۆسەکە. هەموو ڕێکارەکان بە ئاراستەیەکن کە خەڵکی بێکارتر و برسیتر دەکەن. کەچی حکومت لە بری قەرەبوو بەردەوام بارگرانی دارایی بۆ خەڵک زیاد دەکات. هەر لە سەپاندنی بازی زیاترەوە بیگرە تا لێبڕینی موچە و سپاردنی خزمەتگوزاریەکان با کەرتی تایبەت و پشتگوێخستنی کەرتی گشتی. بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی ئێستا ژمارەی توشبوانی دەستنیشان کراوی کۆرۆنا ڕۆژانە 1000 کەسی تێپەڕاندووە و بەردەوامیش بەرەو هەڵکشان دەچێت. حکوومەتیش تاکە پلانێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە ئەوەیە داوا لە خەڵک دەکات لە ماڵەوە بەسکی برسی بمێننەوە.